سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە بەرنمەیەکی گفتوگۆی سبەی بە دیداری ئەوەی بەڕێز شاد دەبین. تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان گفتوگۆکردنە سەبارەت بە شارێکی گرنگی باشووری کوردستان ئەویش چەمچەماڵە. بە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان ناسراوە، بەڵام بەشێک لە خەڵکەکەی باس لەوە دەکەن کە شارێکی بێناز و پەراوێز خراوە. شارەکە بەدەست بەشێک لە کێشە و گیرروگرفتی خزمەتگوزاریەوە دەناڵێنێت. سەرەکی ترین و دیارترینیان نەبوون یاخود کەمی ئاوی خواردنەوەیە کە ساڵانێکی زۆرە چارەسەر نەکراوە. گرفتێکی تر کە هەمیشە ئەم شارەی پێدەناسرێتەوە بابەتی ئەمنی و دۆسی ئەمنی ئەو شارەیە. ئەگەرچی لە ساڵی ڕابردوودا گۆڕانکاریەکی ئەرێنی لەو بوارەدا هاتۆتە ئاراوە، بەڵام لە بەرامبەرەوەشدا دیوێکی دیکەی لایەنی ئەمنی بە خراپی لەو شارەدا سەری هەڵدا و هاتۆتە بەرباس، ئەویش هێرشی درۆنەکانە. ئەم بابەتانە و چەندین پرسیار و بابەتی تر سەبارەت بە چەمچەماڵ لەگەڵ بەڕێز ڕەمک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ تاوتوێ دەکەین. بەخێر بێن کامک ڕەمک. زۆر سپاس کاکزانە، سپاس بۆ جەنابێت بۆ سەرجەم بیسەر و بینەر و خوێنەری تەواوی دەستگای میدیایی سبەی و سپاس بۆ جەنابشت لە بەرنامەی گفتوگۆی سبەی کە گفتوگۆ دەکەین لەسەر کێشە و گرفت و داواکاری پێداویستەکان و ئاستی پێشکەوتن و خزمەتگوزارەکان لە قەزای چەمچەماڵ. سپاس بۆ جەنابەت، سپاس بۆیە. کاک ڕەمک، چەمچەماڵ بێنازە، پەراوێز خراوە و جەنابەت بە درێژای 8 ساڵ کارکردنت لەگەڵ ئەو شارەدا چیتان کردووە بۆ خەڵکەکەی و گلەیی ڕاستەوە خۆی خەڵک لە ئێوە و لە حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ دەمەوێت لەوە دەست پێ بکەم چەمچەماڵ شارێکی بێناز نییە، ناس هەڵگیراوە بەڵام خزمەت نەکراوە. من وەکو جەنابەت دێمەوە سەر ئەو باسە لە 4 قەزا و نزیکەی 12 ناحیە وەزیفەم کردووە و لە خزمەت بیتوێن، پشدەر، کۆیە، ناحیەکانی پشدەر، ناحیەکانی بیتوێن و ناحیەکانی کۆیە بە تایبەت تەختەق بوومە. دەتوانم بڵم چەمچەماڵ ئەوە قسەی منە مەغدورترین شوێنە لە ڕووی خزمەتگوزاری. بۆ تۆ دەبێ هەڵسانگاندن بکە ئەمڕۆ زەمەنی داتا و زەمەنی ڕقەمە سەدەکە. بۆ نمونە قەزای چەمچەماڵ لە سەدا 46 ڕوبەری پارێزگای سلێمانی پێکدێنێ و لە سەدا 21 کۆی دانیشتوانی پارێزگای سلێمانی نەک ناو شاری سلێمانی. دەڵم پارێزگای سلێمانی لە دەربەندی خانەوە بۆ پێنجوین تا دەگاتە دوکان. قسەکە لێرەیە. ئایا بارتەقای ئەو قوربانی دانەی کە هەیەی خاوەنی زۆرترین ئەنفال، خاوەنی زۆرترین شەهید، یەکەم شەیدی شەڕی داعش، خاوەنی دایان سەرکردەی لە خۆبردووی سەرجەم بزوتنەوەی ڕزگاری خوازنێتەوەی کورد، ئێستا چەمچەماڵ خزمەتگوزاریەکانی لە ئاسی پێویستە منیش دەڵم نەخێر. بۆیە مەغدورترین شوێنە. تەماشا دەکەی زۆرترین قوتابخانەمان هەیە، زۆرترین مزگەوتمان هەیە، زۆرترین لادێ لە سنووری قەزای چەمچەماڵ کە 440 لادێ بووە هەمووی ڕوخێنراوە. 9 ناحیە ئێستا کە حازر هەیە، هەر 9 ناحیەکە لە سەردەمی حکوومەتی عێراقا ڕوخێنراوە جگە لە ناحیە تەرکیی کاکەمەند. بۆیە ئەتۆ دەی بەراوردی یەکەی. من لە پشدەر بوومە دووبارەی دەکەمەوە لە بیتوێن تا دەگاتە کۆی و تەقتەق. کەم ئەو شوێنانە زۆرترین خزمەتگوزاریان پێشکەش کراوە، بەڵام لە چەمچەماڵ خزمەتگوزاریەکان لە ئاسی پێویستانە بوون. ئەوش کۆمەڵک هۆکار هەیە کە ئێستا یاخود لە دواییدا باسییانکەی ببوورە ڕادەگرم لێرەدا پێشەوەی بێتە سەر هۆکارەکان، ئەلبەتەوە هۆکارانی کە بەلای جەنابتەوە هۆکار و بەربەست و ڕێگرن، بەڵام لە وێنە گەورەکەدا یعنی ئێمە هەمیشە وا ڕاهاتووین ئەوەی کە بەرگوێمان دەکەوێت. هەمیشە کاتێکم پرسیارانە ئاراستەی بەرپرسان و کاربەرستانی هەرێمی کوردستان دەکرێن لەبارەی گیر و گرفت و کۆژانی هاوڵاتیانەوە. وەڵامەکە ئەوەیە هەست دەکەی هەمیشە بەرپرسانیش خۆیان دەرک بەو کەم و کوڕی و گیر و گرفتارە دەکەن و خۆشاندان بەوە دادانێن کە گرفتەیە کێشە و کەم و کورتی هەیە، بەڵام لە بەرامبەر ئەمەدا تا چەند هەنگاو دەنێن بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکان. یعنی جەنابەت ئەوەندەی لە دەسەڵاتی خۆت تا بێت وەکو بەرپرسی یەکەمی یەکەی کاریگەڕی لە چەمچەماڵ چیتان کردووە بۆ ئاوردانەوە لە خەم و کێشە و گیر و گرفتی هاوڵاتیان؟ کاک زانە کێشە و گیر و گرفتی هاوڵاتیان چەند جۆرێکن.
ئەوە نییە دانەیەک بێ یا دوودانە تۆ بیتە ئیدارە فەنی ممکناتە ینی هوەری توانای خۆتە هوەری توانای حکومیە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لەو بەرپرسانەی قەزای چەمچەماڵ لە بەڕێزان بەڕێوەبەری ناحیەکان لێپرسایی فەرمانگەکان فەرمانبەرەکان دەوامی ئاسایی خوان نەکەن من مەسئولم لە لێپرسینەوەیان و کارێکی ناشایستە بکرێت زیادەڕۆیەک هەبێت لە کارەبا لە ئاو لە زەوی دەوڵەت من بەرپرسیارم لە ئیجرات نەکردن بەڵام تۆ کاتێک بودجەت نابێت مەکتەبێکی هەژدە پۆلی لە تێچی کاکەمەند پرۆژەیەک لە ناحیە ئاغزلەر پردێک لە سنگاو مەڵبەندێکی تەندروستی لە قادرکەرم لە تێچی جەباری پرۆژێکی گوند ڕێگا خستەخانە قوتابخانە پرۆژەیەکی تێدا دەوەستێت گەڕەکی 48ەکان تاوی دەوەستێت بودجەکەی لە سەروی ملیارە حکومەت یارێم بودجەی بۆ قەزای چەمچەماڵ تەرخان نەکات قایمقام مدیر ناحیە بڵێکی من لەوە تێدەگەم بۆیە کاری ئەم تەرخان نەکردانە و ئەم فەرامۆشکردنە کە هاوڵاتیان دێڵێن ئەوە تا جەنابیشت وا وردە وردەدان دەنی بە بەشێکیاندا هۆکارەکەی چییە؟ ینی پێت وایە جیاکاری دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە نێوان شار و شارۆچکە و ناوچەکانی هەرێمی کوردستاندا یاخود کەم تەرخەمی هەیە لە ئاستی ئیداری خۆجی قەزای چەمچەماڵ لە مامەڵەکردنیان لەگەڵ سەروی خۆیان و داواکردنی ئەوەی کە پێویستە بۆ هاوڵاتیان بکرێت کۆمەڵک هۆکارن شەڕی داعش یەکێکە لە هەرە سەبەبە گرنگەکان هۆکارە گرنگەکان کە قەیرانی دارایی دروست کرد دووەم لە دوای شەڕی داعش بەڕێنی بەشە بودجەی هەرێمی کوردستان بوو لەلایەن حکوومەتی عێراقەوە سێمیان ئەو قەیرانە دارایی کە هەرێمی کوردستان تێکەوت و لێش ناشارمەوە من یەکێکم لەو کەسانی بە سەراحەت دەدوێم ململانە سیاسیەکان کاریگەریان لەسەر ئیدارەدان هەیە تا ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن نێوانی سەرکردەکان لاانە سیاسەکان ڕێک و تەبابێت ئەوەندە کار و پرۆژە خزمەت گوزاریەکان بە ئاراستەی باشتر دەڕۆن بڕێوە هەتا ئەوان لێکتر دوور بکەونەوە ئەو لاانانەی کە حکومەتیان پێکێناوە لێک دوور بکەونەوە کاریگەری ناڕاستە و خۆش نەبێت ناڕاستەخواان بەسەر پرۆژەکاندا هەیە بن دوو نمونەی زۆر زیندوت بۆ بهێنەوە لەگەڵ دروستبوونی و پێکێنانی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان ئێمە بودجەیەکمان هەبوو ناوی پترۆدۆلار بوو لە دەی نوێی 2010ەوە بودجەکەمان بڕاوە لە باتی لەبری ئەوەی بێن بودجەیەکی زیاتر تەرخام بکەن بۆ قەزاکی چەمچەماڵی وێرانکراوی بەرشاڵاوی ئەنفالکراوی خاوەن سەدان هەزار قوربانیدان و سنوورێکی بەرفراوانی نۆناحەی خاوەنی 310,432 نفوس هاتن بە بڕیارێک بجێ پترۆدۆلار بڕا لە کاتێکە بجێ پترۆدۆلار سەلاحەتی مطلقی ڕئیسی وحدە ئیداری بوو بە تەنسیق لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان نمونەیەکت بۆ بێنمەوە ئێمە لەو بودجەیە زیاتر لە 46 گوند کارەبامان بۆ ڕاکێشان و هەروەها ڕێگای ناوشوانمان پێکرد پرۆژەی ئاویکانی شەیتانمان پێکرد ڕێگای بناری گلمان بەو پارەیە کرد کەچی لە پڕ دێن پرۆژەکە ڕادەگیرێن هێشتا قەرزی کۆمپانیەکان نەدراوە کە کارەبان ڕاکێشا و ڕێگاوبانیان کردووە بۆیە ئەلێرەدا هەز دەکەی بەڵێ فەرق و جیاوازی دەکرێت هۆکارەکەی چییە من نەویست دووبارە ڕادگرم هۆکارەکەی چی بوو کە بڕا ینی هەڵبەتە بەشێک لە قسەکانی هاوڵاتیان وەشی کە بەدی دەکرێت و دەبینرێت ینی هەست بە فەرق و جیاوازی دەکرێت و من ئەوتا خۆدانی پێدادەنی کە لە کاتێکدا مامەڵەکردن بە بودجەی پترۆدۆلارەوە دەسەڵاتی ئەوەی وەکوڵێن حەسری سەرۆکی یەکەی ئیداریە کە جەنابتی بەڵام لە سەروی خۆتەوە بودجەیە بۆ چەمچەماڵ ینی بڕا و چیتر بۆ چەمچەماڵ تەرخان ناکرێ و نەکراوە تا ئێستا هۆکارەکەی چییە و ئێوە چیتان کردووە ینی هەروە دەستەوەستان بوون بەرامبەر بەوە ئێمە کۆمەڵک کەناڵ هەیە بۆی داواکاری بکەین یەکێک لەو کەناڵانە خۆت دەزانین دەسەڵاتی چوارەمە کە ڕاگەاندنە لە ڕێگەی جەنابتەوە دیسانەوە دووبارە و دەبارە داوا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت دەکەمەوە چۆن نووسراوی کراوە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی سامانە سروشتەکان حەقی قانونی و حەقی شایستە دارایی ئەم سندوقی کە دانراوە بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە کۆمپانیاکان وەردەگیرێت نسبەی سەدادا دەچێت بە حیساب دەچێتە ناو ئەو باقەیە بۆ ئەوەی بۆ
قەزای چەمچەماڵ خەرج بکرێت لێرەوە من جاریشکە داوا دەکەم یەکێک لەو کەناڵانەی کە تۆ داوای لێ دەکەی کەناڵەکان ڕاگەاندنە ئەمە یەک دوو ئەمە بەڕێز پارێزگای سلێمانی بەڵام ببوور ینی ئەلبەتە ئەوەی کە باوە و دەبێت وا بێت ینی ئەمە ڕەنگە دوایین کەناڵ بێ و دوایین بژاردە بێەوە دەستی بۆ بن ینی هەمیشە باو ئەوەیە کە میدیا دەبێت دەنگی ئەوانە بێت کە دەنگیان ناگات دەنگی ئەوانە بێت کە دەسەڵاتیان نییە و دەنگی بەپلەیەک هاوڵاتی بێ بەرامبەر بە حکوومەت بەڵام ئێوە خۆتان لەنا حکوومەتی هەرێمی کوردستان دەبەشێک لە بەرپرسان ئەمە هەڵبەتە یەکەم جار نیەوەی کە جەناب دێڵیت من پێشتر بەدیم کردو تێبینیم کردووە خودی بەرپرسان لە نێوان خۆتاندا پەیام و داواکاریەکانتان لە ڕێگەی میدیاوە ئاراستە یەکتر دەکەن ئەگەر چی کەناڵی دیکە هەیە من تێدەگەم ئەڵبەت ئاماژەت پێکرد بە ناڕاستە خۆ کە تۆ نووسراوت کردو بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان و بۆ وەبزەر ئەنجومەنی وەزیرانیش وەڵامیان چی بۆ تا ئێستا من ئەوە بەڕێز پارێزگای سلێمانی کاک دکتۆر هەڤاڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و بەڕێز جێبریکاری وەزیری سامانە سروشتیەکان و بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان هەردوو وەزیری و نووسنگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەمویان ئاگادارن کە من چەندین جار نووسراوم کردووە هەر سێ نووسراو لە ماوەی ساڵی ڕابردوو داکراوە هەر هەمویان بەڵێ باشە بە سەرچاو بەڵام تا ئێستا بەفعلی ئەو بودجەیە بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە تا ئێستا نەکراوەتەوە و ئەو شایستە دارایی کە پێویست بوو بۆ قەزای چەمچەماڵ بە فەرمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە بە حجێ ئەوەی کە لەگەڵ وەزارەتی دارایی تەوحیدی بودجەکان بکرێت و هیچی تر بجێک نەبێ بەناوی بودجەی پترۆدۆلار هەمووی ببێتە دینار بۆ ئەو مەبەستە سەردانی بەڕێز وەزیری داراییشم کردوێت تا ئێستا من وەڵامی یەکلاکەرەوەم دەست نەکەوتووە هەتا هەفتەی ڕابردوو لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە پەیوەندیم پێوە کرا ڕەمک دەنگ و باسی ئەو بابەتە بەکوێ گەیشتووە من چۆن ئێستا لێرە بۆت باز دەکەم بە ئەمانەتەوە بۆ بەڕێزانەشم ئاوتووە یەکێکم لەو کەسانەی کە چی لە نووسراوەکەم داهات بێ ئاوا جیاوازی ناکەم لە لای هیچ کەس ویست بەرپرسێگە جگە لەوەش لە کۆبنەوەی لایەنە سیاسەکان ئێمە کۆبنەوەی دەوریمان هەیە لە قەزای چەمچەماڵ لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان ئەوەی کە لە لێرە بەجەنابتی دەڵم بە نووسرا و داومەتە هەموو بەرپرسی لایەنە سیاسەکان بۆ ئەوی لەلایەن سەرۆک و سکرتێری حیزبەکان ئەوانش هەوڵ بدەن بۆ چەمچەماڵ باش بەو نەسە نووسیمە بۆ بەڕێز فلانی فلان سکرتێر یا سەرۆکی حیزبی فلان شوێنە بابەت کێشەی پترۆدۆلار چەند مان وەرگرتووە چۆن مان خرج کردووە و چەند ماوە لەسەر ئەستۆی وەزارەتی سامانە سروشتیەکان فەرمون ئێوە حەقەکەمان بۆ بسەنە پێت وایە بەرەنجامی ئەو کۆبوونەوە و گفتوگۆ و نووسرا و داواکاریانە ینی بەم زوانە و گرفتە چارەسەر بکرێتیان بەردەوام دەبێت گەشتبین نیم لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت هۆکار ئەوەیە هەم کاتەکەی کەمماوە هەم ئەو فترەی کە ئێمە داوامان کردووە لەوانەیە فتری زۆر باشتر بوو بێ لە قەیرانی دارایی تا ئێستاوە تا موچە نادرێ وەختێک داوامان دەکرد موچە کێشەی نەبوو جا باسی لەوە دەکرێت ئایا جیاوازی هەیە لە نێوان ئیدارەی ئێرە و یاخودا گەڵ هەندی شوێنی تر من بەڕێبەراتی پەروەردەی چەمچەماڵ کە 1995 قوتابخانە خوێندنگامان هەیە زیاتر لە 3700 فەرمانبەرمان هەیە بە بەراورد لە شوێنی تر بودجەکەی یەک لە سەرسەی شوێنەکانی ترە شارەوانی چەمچەماڵمان هەیە کە بە پلەی یەکەم دێت لە ڕووی شارەوانیەکان بە بەراورد لە چاو شوێنەکانی تر ئەو بەردەستی کە هەیەی لە سەداهاتی خۆشمان ڕێژەکەی زۆر کەمتر لە چیدا بە پلەی یەکەم دێت لە زنجیرەی شارەوانیەکان بەڵێ دروستە تێگەشتم هەڵبەتە کێشە و گیر و گرفتەکانی چەمچەماڵ ئەوەی کە ئێمە لە هەوڵاتیانمان بیستەوە بەدەدا چونمان بۆ کردوون زۆرن بەڵام یەکێک لە سەرێکی ترینیان گرفتی ئاوی خواردنەوەیە ئەمە ساڵانێکی زۆرە بەردەوامە و هاوینان دانیشتوانی چەمچەماڵ زۆر بە خراپی بەدەست کێشەی نەبوون و کەمی ئاوی خواردنەوە دەناڵێنن بڕیار بوو پرۆژێ ئاوی گۆپتەپە چارەسەری و گرفتە بکات پێم وابێت تا ئەگەر جێبەجێ بکرایە وەکو خۆی بێت و بە پیسانداردەکان بێت تا ساڵی 2053 پەنجاکانە ئەو کێشەیە کۆتایی پێبێنێت ئەو پرۆژێ بۆ تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆ جێبەجێ ناکرێت هۆکار چییە؟ کاک زانە ڕۆژنامە نووسێک پرسیاری لێکردم گوتی تاکە ئاواتت چێە کە قایمی چەمچەماڵی و بڕۆی لێرە بۆت بێتە دی بڕوا بکەن تاکە ئاوات و ئامانج و شتێک کە خەون و خەیاڵ و حەز و خولێ شەخسی ڕەمک بێت جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆپتەپەیە
ئەو کێشەی ئاوی خواردنەوە لە ساڵی 47 شاکر فەتاح قایمقامی چەمچەماڵ بووە دەڵێ بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی بیرمان کردەوە لە بن بانمەقان کارەز لێ بدەین. یعنی لە ساڵی چلەکانەوە کێشەی ئاوی خواردنەوە هەبووە وردە زیادی کردووە. خەڵک پێی وایە ئێمە هەوڵ نادەین نە خاکەکەی نە ئاوی ژێرزەویەکەی شیاوی خواردنەوەیە پێکاتەی نەوتیە نە ئاوی سەرزەویشمان هەیە بتوانین گلی بدەینەوە و بین لە خەزانێک پاچکەینەوە و تۆزیعیکەین. ئەوەی گواستنەوەی ئەو ینی بەم شێوازەکەواتە ئەمیان چی ینی ڕێگر لە بەردەم بەدی هاتنی گەورەترین خەونی قایمقامی شارێک و دانیشتوانەکەشی. کاک زانە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونم لە 2017 بیرمە نووسراوم کردووە و لە ئەوەی زۆر دقیق لە یادم بێت لە 16 2018 کە بەڕێز کاقوبا سەردانی قەزای چەمچەماڵی کرد بە یاداش داومەتە پێی هەتا مانجی دوی ساڵی ڕابردوو کە ئەم ساڵ لە خزمەت بەڕێستەرۆکی کۆمارەی عێراق دکتۆر لەتیف بووین ئێمە داوامان لێ کردو و نووسراوی فەرمیشمان بۆ کردو ئەنجا بیرکەوە ئێمە بەردەوامین بۆ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوەکانی ناوخۆی NGO تا دەگاتە سەرۆکی هەرێم بۆ هەر لانە سیاسیەکان سەرۆک و سکرتێرەکان هەر کەسێک دەنگمان پێی گوشتووە نووسراومان بۆی کردووە بە هەموو 6 نووسراوم کردووە تا ئەمڕۆ قسە دەکەین 6 نووسراوم وەڵامی هەمویانم وەرگرتووە بە بەڵێ هەوڵ دەدەین چەمچەماڵ شایستەی خزمەتکردنە شایستەی جێبەجێکردنی حتا سەردانمان بۆ پەرلەمانی عێراق بۆ بینینی محەممەد شیع سوودانی سەرۆک ئەنجومەنی وەزیران بە سوپاسی زۆرەوە لێرەوە دەمەوێت بیڵم کوتلەی سەوس فراکسیۆنی سەوس بە سەرۆکاتی کاکەرێم هەوڵی جدیاندا سروەخان لەو ماوەیەدا پەیوەندی کردەوە کە دەیانوێت محەممەد شیع سوودانی ببینن بۆ پرۆژەی ئاوی گۆبتەپە. بەڵام لەسەر ئەرزی واقع ینی لە بواری جێبەجێکردندا تا ئێستا چی کراوە ینی ئەوەی کە هەیە واقعان ئەوەیە کە تا ئێستا پرۆژەکە جێبەجێ نەکراوە خەڵگەوەی دەوێت من و توژەوەمان دەوێت بەڵام بە ئەمانەتەوە پێت بڵم تا ئەم ساتە لە تەندەردایە مقاول وەریگر ئەو مقاولە سەری زۆری لێداوە محەممەد شیع سوودانی وتوێتی بەڵێ بەسەر چاو لە بە سێ خۆیمە نەحق ناگرم چکە 75 ملیاری دەوێت پرۆژەکە پرۆژێکی گەورەیە و تواناوی مادی زۆری دەوێت ئەمە لە دەسەڵاتی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان نییە بە یەک چۆن دەڵێن دەفعا پارەکە بدات بەڵام ناکرێت چیتر 200,000 نفوسی چەمچەماڵ شۆڕشتەچیە بەشێک لە گوندەکانی ئاغجەلەر 17 گوندە بە ناحیە ئاغجەلەریشەوە لە بێ ئاوی بناڵێت بمورە دیسانەوەڕە دەگرم چی هەیە لە دەرەوەی ئەم قسانەوە لە پشت ئەم بابەتانەوە چیتر هەیە ینی نەوترابیان بتەوێ بیڵی من نامەوێ بڵێم نەتەوێ بیڵی چی هەیە هۆکاری تر هۆکارێکە ینی زۆر ئاشکرا نەبێت یان جێبەجێکەن بەڵێ هۆکاری تایبەت هەیە دیاریکراو هەیە دەسوەردان هۆکاری باڵی دەسوەردانی حیزبی بەرپرسان بەرژەوەندی تایبەت ینی لێرە و لەوێ باس لەوانەش دەکرێت من پێشەوەی بچمە ناو حکومەت من کادری حیزب بوومە ینی هەموو کەس دەزانێت باگراوەندی من لە خوێنکاران و لە لاوان و لە مافپەروەران و لە بابەتی پێشمەرگایەتی و لە ڕێخستن و من باگراوەندی من بە شانازیۆ دەڵم یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام بە ئەمانەتەوە دەڵێم لە هیچ شوێن و نەدەستی شخصی نەدەستی سیاسی لە پشت جێبەجێ نەکردنی پرۆژەی گۆبتەپە نییە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک نەمبیستووە و نایبینم چکە یەکێکم لەو کەسانەی کە ببیستم و ببینم دەیکەم بە هەڵڵا نە تاکە شتێک تاکە گرفت قەیرانی داراییە گەیشتمە لوتکەی دەسەڵات بۆ بە دوواداچوونی پرۆژەی ئاوی گۆبتەپە ئیدعا دەکرا پارەی بۆ خەرجکراوە پێشتر ئەوە ڕاست نییە ئەنی ئەم مزادە سیاسیانە لەبەر خاتری من حیزبەکەم بۆیە خۆش دەوێت حیزبی خۆم بۆیە خۆش دەوێت خزمەت بە خەڵک کا ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک ئینجا تۆ بێ شتێکی ناڕاست بڵێ بە خاتریەوەی حیزب قازانکە حیزب قەت لە ناڕاستی قازانزاکە کاک ڕەمک ئەڵبەتە چەمچەماڵ ینی سروشتی ئەو شارە هەڵکەوتەکەی بە جۆرێکەوە گیر و گرفت و معاناتەکانی بە جۆرێکن کە گفتوگۆ قسەی زۆر زیاد هەڵەگرن بەڵام پێم خۆشە بگوێزینەوە بۆ تەوەریکی تر و دیوێکی تری
سروشتی ژیانکردن لە چەمچەماڵدا ئەوی شەوەیە کە باز دەکرێ و تەنانەت لێرە و لەوێ دەبینرێت بڵاو بوونەوەی توندوتیژیە بە ڕێژێکی زۆر وەکو دەوترێت لە کاتێکدا ئەنی هەمیشە خەڵکی چەمچەماڵ بەوە ناسراون خەڵکێکی لێبوردا و خەڵکێکی بە ئەمەک و بە هەڵوێستن من لێت ناشارمەوە ئەوم تیابەدی کردوون ینی لەسەر ئاستی شخصی وەکو ئینسانێک بەڵام بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژی لە چەمچەماڵە بۆچی ئەگەڕێتەوە من و تۆ هەڵبەتە پێش بەرنامەکە گفتوگی کورتمان کرد لەو بارەوە ینی تەنەت ساڵانی ڕابردوو ئامارەکان بە جۆرێک بوون کە مانگ هەبووە سەروی 300 حاڵەتی تەقەکردن لە ماڵان هەبووە هۆکاری ئەمە چییە بڵاو بنەوەی توندوتیژیەوە ئەمە ناویدەنێ چی هەندێک ناویدەنێن هەندێک جار دەگاتە دۆخی ئینفیلاتی ئەمنی ئایا وایە سواس کاکزانە پێشەوەی جوابی و پرسیارەت دەمەوە ئاخر گۆڕانکاری لە پرۆژه ئاوی گۆپتەپە دەمێ باسکەم ئەمڕۆ بەڕێز قونسوڵی فەڕەنسا لە چەمچەماڵ بوو و ئەو بەڵێنی پێدا لە ڕێگەی ئاژانسی پەرەپێدانی فەڕەنسی هەوڵ بدا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پلاندانانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق باز لە کێشەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ بکات و چارەسەرکردنەکەشی بە هیمەتی هەمولایەک بکرێت ئەنی ئێمە دووبارەی دەکەمەوە لە هەوڵەکانمان بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو بەردەوامین وە جگەلەوەی کە هەنگاوی باشیش لە ڕووی ئیدارەی مەحەلی نراوە بەڕێز کاکڕاماڵ بم وەرە من نەویست بگەڕێنەوە سەرەوە بەس مادەم ئەمەد بۆ نمونە هێنایەوە ینی پرۆژەیەکی خزمەتگوزاری کە پێویستێکی هەرە سەرەتایی ژیانی ئینسانە لە وڵاتەدا و لە هەرێمەکان پێم وایە گەورە نییە و هەمووشمان زۆر بەمان باڵین هاونەتەوە هاوزمانین بۆ بگاتە ڕادەی دەسوەردانی نوێنەرایەتی وڵاتان لە پرۆژێکی خزمەتگوزاری کە پێویستیەکی زۆر سەرەتاییە وەکو ئاوی خواردنەوە لە چەمچەماڵ نا بمبەخشە دەسوەردان نییە ئەوانگیری یاخۆ بگاتە ئەوەی کە ئەوان دەعمیان هەیە باشە بۆن منەوە لە پرۆژان لە ئاکرێ کردووە پرۆژان لە دەهۆک کردووە پرۆژیان لە من ئاگام لەوانەیە ئەلبەتە جانبەت گوتت هەوڵ دەدەن با بڵین یەکەم توێژێک بکەن یاخود بنە ئەڵقەی نێوەنگیر لە نێوان دەسەڵاتە نانە بە پەیامەکەەوە خۆی بگە ئەمە سێم جارە قونسوڵی فەڕەنسا دێت بەڕێز ئۆلیڤە دیۆکۆنی و دکتۆر ئەوەی تازە هاتووە بە برایم ئەمە تا یەکەم جار نیە بەڵکو سەفیری فەڕەنساش هات بۆ لە بەغداوە هات بۆ چەمچەماڵ و لە ئەنجومەنی وەزیران بە حزوری بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ ئاژانسی پەرەپێدانی فەڕەنسی کۆبووە بۆ ئەوەی دەعمی ئاوی پرۆژەی گۆپتەپە بکەن یعنی ئەمە دۆخی چەمچەماڵ دوایین پرسیاری من ئەوە بوو ینی هەندێک جار ناو دەبرێت بۆی کە لە دۆخی دەگاتە ئەوەی لە دەستدەرچوونی ئەمنیە یان بەرزبوونی ڕێژەی توندوتیژی بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکدا وەکو گوتم بە پێچوانەشەوە خەڵکەکەی بەوە دەناسرێن کە بە ئەمەک و بە هەڵوێست و بەتەنگ یەکدی و بەتەنگ هاو نیشتیمانیەکانیشانەوە ئەوەی یەکەمت هەڵای ئیعلامە کە بیانەوە سیمای چەمچەماڵ ناشرنکەن هەندێک لە سۆشیال میدیا دووسێ نمونەی جوانت بۆ بهێنمەوە نەفەرێک کوژرا بوو لە سنووری چەمچەماڵ باشە نە بکوش خەڵکی چەمچەماڵ بوو نە ئەوانەی کوشتبوویان خەڵکی چەمچەماڵ بوو نە ئەوەی هێنابووی بۆ چەمچەماڵ خەڵکی چەمچەماڵ بوو کەچی هەڵایەکی ئیعلامی لەسەر چەمچەماڵ بوو تەرمێک دۆزراوەتەوە لە چەمچەماڵ وا ئیلە ئاخری باشە من لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە پرسیارم کرد وتم نەبکوش خەڵکی چەمچەماڵە نەکوژرا خەڵکی چەمچەماڵە نە ئەوەی هێناوێتی خەڵکی چەمچەماڵە یعنی ئەمە بۆ لەسەر چەمچەماڵ حساب بێ بۆیە چەمچەماڵ ئەوەی دووەمت ڕستەی ئاخرت ڕاست دروسترە لە ڕووی منطقەوە لە ڕووی لۆژیکەوە ئەویش چەمچەماڵ خاوەنی کەساتی جوان خاوەنی سروشتێکی جوان خاوەنی کۆمەڵک مرۆڤی جوان هونەردۆست مرۆڤ دۆست و ژینگە دۆست و بەڕاستی ئەو خەڵکە جوانی لە قەزای چەمچەماڵە هەیە ئەو هەموو خەڵکە لێبوردەی هەیە لە کەم شوێنێ باشە ببوورە ئەمە هەڵبەتەوەکو حاڵەت بەڵام من مەبەستم لەو بوو کە ینی ژمارە و ئامارەکان ئەوەی کە سەرەتا لە سەرەتای گفتوگەکەماندا بەڕێزت ئاماژەت بۆ کرد ینی ئەو ئامارانی کە باز دەکرێت مەسەلەن سەدان حاڵەتی تەقەکردن ئەگەر چی پێم وابێ ئامارێک هەیە لای بەڕێزی شتانەکە لە ساڵی ڕابردوودا ئەم ڕێژەیە کەم بووەتەوە و دابەزیوە هۆکاری ئەمە ینی بۆچی دەگەڕێنیتەوە ئایا جەنابەت هەڵبەتەوەکو بەرپرسیەکەمی
لە ینی ئیداری شار سەرۆکی لیژنەی ئەمنیشیت ینی کەمتەر خەمی لە ڕاپەڕانی ئەرکی دام و دەستگا ئەمنیەکاندا هەیە یان هۆکاری تر هەیە یان دادگاوەکو پێویست بە ئەرکی خۆی هەڵناستیە یان دەسوەردانی کۆمەڵایەتیە یاخود بڵاوبوونەوەی چەکە یان هەموو ئەمانەیە یان کامیانە هەموو ئەمانە جێگەی دەستخۆشین بە پێچەوانەوە پێش دەست بەکاربوونی برات و لە ساڵانی ڕابردووی زۆریشەوە توانج و تعلیق نییە لەسەر برادرانی من لەوانەیە زەمانێک بێتە پێشێ لەو زەمەی ئێستا من لە قایمێت بوومە کۆمەڵک هەڵە و کەم و کوڕی زۆر هەبوو بێ دەرکمان پێنەکردبییان نەمانتوانی بێت چارەسەرەکەین بۆ نمونە ئەوەی کێشەی ئاو لەوانێت لە داهاتوودا وەزعی دارایی باش بێت لە کولفەیەکوونێکە چارەسەر بکرێت بابەتی ئەمنی لە قەزای چمچماڵ دەگەڕێتەوە بۆ وەکو گوتم ڕوبەرێکی زۆری خاکەکەی لە 16 و زۆربەی زۆری دانیشتوانی و شوێنی هەڵکەوتەی جوغرافی چەمچەماڵ وایە 4 پارێزگای بەسەرەوەیە لایەکمان هەولێرە لایەکی ترمان کەرکووکە گەرمیانە سلێمانیە بۆیە ئەم جۆرە حاڵەتانەی کە دروست دەبن پەیوەندیان بە هەم ژمارە دانیشتوان هەم شوێنە جوگرافیەکەی هەم ڕوبەرە فراوانەکەی ئەوەی کە چەمچەماڵ کاروانسەرا و سەر ڕێگایە ماوەیەکەوەی لێ هاتووە نزیکە لەوەی ناو ببێ بە کاروانسەرای درۆن و فڕۆکەی بێفڕۆکاوانی هۆکاری بردومانەکان چیە بۆ ئەوەی بەشی یەکەمی پرسیارەکەت بەسی پرسیارەکەی وەڵام دیتەوە منیش بەشی دووەمیان لێ بپرسم باش بەشی ئەوەی کەلانە ئەمنیەکە بوو من لێرەوە جارێکی تر سوپاسی سەرجەم لانە سیاسەکان و لە پێشەمویانەوە خەڵکە تێکۆشەر و ماندووی نەحێ و گوندەکانی و چەمچەماڵ و دەستگا ئەمنیەکان بە هەر هەمویانەوە کە ڕۆڵی زۆر باشیان جێڕاوە لە پاراستنی ئەمنێت و ئاسایشی قەزاکەمان هەر بەنمونە لە ساڵی 2023 لە کۆی هەموو قەزا و ناحێ و گوندەکان ئێمە 48 حاڵەتی تەقەکردنمان هەبوو لە کاتێکدا پێشتر لە مانگێکدا حاڵەت هەبوو کە ساڵانی زووتر زۆر زووتر لە 2015-16 بداەتی حەفدەش تقریبا لە مانگێکا 310 حاڵەتی تەقەکردن هەبوو بەڵام ئەم ساڵی 2023 ئەوە 22 دەتوانم بڵێم ئارام بەوە قسەی من نەبوو قسەی دەستگای ستانداردی ئەمنیەت و ئاسایشی چەمچەماڵ هەرێمی کوردستانە کە چەمچەماڵ ئەمینترین پارێز قەزا بوو لە هەموو هەرێمی کوردستانە ئەویش داتاکە دەریدەخا لە ساڵێکە 48 حاڵەتی تەقەکردنمان هەبوو و ئەو دۆسیانەی کە زیاد بوون بۆ دادگا ئەمە سەروەریە بۆ دادگا ئەمە نیشانەی وشیاری خەڵکی چەمچەماڵە 5,000 دۆسیە زیادی کردبوو کە ساڵی ساڵە پێشتر ئەمانە لە دەروی دادگا لە دەروی دادگاکرابوونەوە یاخود خەڵک بڕوای بە بڕیارەکانی دادگا نەبوو لە تەنفیزە یاخود لە بڕوای بە دەدەم و دەستگا ئەمنیەکان نەبوو 5,000 دۆسیە ڕووی لە دادگا کردبوونی 5,000 داوای زیاد باشە بینە سەر بابەتی هێرشی درۆنی لە چەمچەماڵ و بەتایبەت یعنی لە سنووری ئاغجەلەر بەتایبەتتر ینی گوندەکانی چنارتو و تەقەڵ و ئەمانە ئەو کۆی تەنانەت لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 3 ڕۆژدا 2 جار هێرشی درۆنی ڕوویدا لەو سنوورەدا هۆکاری ئەمە چییە؟ با بێمەوە سەر ئەوەی ئایا هەرێمی کوردستان مەکانەتی لە نێودەوڵەتیدا چییە و ئایا هەرێمی کوردستان پێگەی سیاسی و دەستوری و قانونی لە عێراقا چییە؟ ئایا پاراستنی ئاسمانی هەرێمی کوردستان لە ئەستۆی هەرێمی کوردستانە؟ هەموو ئەمانە نەخێر یەکەم پێگەی سیاسی و ئیداری و دەستوری لە هەرێمی کوردستان لامان ڕوونە و پێویستە حکومەتی عێراق ئاسمانی و ئەرزی هەتا بەحریش ئەگەر هەبێت پاراستنی لە ئەستۆی حکومەتی عێراقا باش هۆکاری هێرشەکان چین ینی دەوترێت با بەڕاشکاوی ئەم پرسیارت لێ بکەم دەوترێت هۆکاری هێرشەکان بوونی ئەندامانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە ئایا ئەمە وایە بوونیان هەیە لەو سنوورەدا یاخود هێرشەکان کە دەکرێن بە ئامانجگرتنی ئەوان بووە جەنابەت تۆکو سەرۆکی یەکەی ئیداری و بەرپرسی لیژنەی ئەمنی چەمچەماڵ پێم خۆش بوو ئەنی ئەم وەڵامە لە خودی جەنابەت وەربگرم ئەمە لە ڕاگەیاندنەکان حاشای لێ ناکرێت و هێرشەکان بەردەوامن و بەداخیشەوە دەڵێم بۆ هەموو جارێکە ئێمە بەیاننامەی ناڕەزاییمان دەرکردووە ڕوومان لە حکومەتی عێراق کردووە و ڕوومان لە سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردووە کە بە ڕێگای سیاسی ئەم کێشەیە چارەسەر بگرێ تۆ مێژوو ڕەحمی بەگەلەکەمان نەکردووە خۆشمان ڕەحم بە خۆمان ناکەین
یەکەم چۆن ئێمە دابەشبووینە بەسەر خەڵک دڵ و مێژوو و شارەزانی سیاسی لە قسەکردنا دەڵێن دابەشبووینە بەسەر 4 پارچە من دەڵم بەس دابەشبووینە بەسەر 5 پارچە ئەی کوردستانی سوور کە بەر سۆڤێت کەوتووە ئەمە بۆ لە یادکەوت باشوورمان هەیە باکوورمان هەیە ڕۆژهەڵاتمان هەیە ڕۆژاوامان هەیە کوردستانی سووریشمان هەیە بەداخەوە کوردێک لە هەر پارچێک لەم پارچانە لانی سیاسی توندی دیژی بەرەو ڕوو بکرێت دێ پەنا بۆ باشوور دێنێ ڕۆژهەڵات بەشێکیان لێرن و باشوور بەشێکیان لێرن و ڕۆژ ئاوا بەشێکیان لێرن ئەمە نکوڵی لێ ناکرێت کەواتە ئەمە ینی نامی وشیدان پێدانم بەکاربێنم بەڵام واتە ئەمە ڕاستاندنی ئەوەیە کە بە ئامانجگرتنی فڕۆکەی بە فڕۆکەوان لە سنوورەکەدا ئەوانی کە بە ئامانج دەگیرێن و بە ئامانجگیرەوەن ئەندام و لایەنگرانی پارتی کرێکارانی کوردستانن بەشێک لەو کارە نایاسایی و نادەستوریانەی کە دەکرێت بە تایبەتی بۆمبارانکردن بە درۆن بێت بە هەر شێوەک لە شێوەکان بێت بە شێوەی کوشتنی ڕاستەوخۆ بێت بەداخەوە هەر 2000 کورد تێدەچێت و پێویستە سەرکرداتی سیاسی زۆر لە وشارتر بێت بە ئاگاتر بێت نەهێڵێت ئەندامانی میلەتەکەمان تاکێکی کورد لە شوێنێک داڵدە دەدرێت تووشی کوشتن و لەناوبردن بێت. باش زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ وەڵام ڕوونکردنەوەکانت بەڕێز ڕەمەک ڕەمەزان قایمی چەمچەماڵ خێراتن بۆ سبەی سپاس بۆ جەنابیش جارێککە دەستان خۆش بێ و سپاس بۆ پرسیارەکانتان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی تەوەری ئەم جارەی گفتوگۆی سبەی تا دیدارێکی تر ماڵاوە.